بینەرانی زێدازیزی کوردستان 24 سڵاوتان لێبێ هیوادارم هەموو لایەک باش و تەندروست بن. لە ئێستادا دوایەوە ئێمە لە هەفتەکانی ڕابردوو زۆر باسی ڤایرۆسی کۆرۆنامان کرد بەو هیوایی ئێستا هۆشیارێکی گشتی لەناو هاوڵاتیان دروست بوو بێ کە پێویستە گوێ بە هیچ شتێک نەدەن تەنها خۆیان و ئەزیزانیان بپارێزن. ئەمە داواکاریەکی زۆر نیە، بەڵام ئەم شەو تەوەرەکەمان جیاوازە قسەکردنە لەسەر چاکسازی وەکو تاکە فریادڕەست بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕێگەیەوە بتوانێت خزمەتی هاوڵاتیانی خۆی بکات. زۆر بژاردە باس کراوە لە کابینەکانی ڕابردوو، بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆیەم کار لەسەر چاکسازی دەکات وەکو پرۆسەیەک کە هەنگاوەکانی دەستی پێکردووە و بەردەوامیش دەبێت لە داهاتوودا و کاریگەریەکانی زیاتر هەست پێ دەکرێت لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. من ئەم شەو لەگەڵ میوانەکانم مەبەستمە بە ئاراستەیە قسە لەسەر چاکسازی بکەین، وەکو ئەوەی کە چاکسازی ئەتوانێ ببێ بە فریادڕەست، ئەتوانێ ببێ بە ڕزگارکەر و ئەتوانێ ببێت بە ئەو پردەی کە دەتوانێت متمانەی نێوان هاوڵاتیان و حکوومەت ئەوەی لەق بووە، ئەوەی نەماوە سەر لە نوێ چاکی بکاتەوە و زیندوی بکاتەوە. من سێ میوانم هەیە، هەریەک لە بەڕێزان دکتۆر ئەحمەد ئەنوەر، دکتۆر هێژا سندی، کاک ئاسۆ عەبدولەتیف. ئەمە ناساننێکی کورد بوو. هاوڕێیانم بڵین کۆمەڵێک ڤۆکسپۆپ و ڕای هاوڵاتیانیان وەرگرتووە لەبەرەوەی ئەم بابەتە بۆ خزمەتی هاوڵاتیانە ناکرێ ڕای هاوڵاتیان لە بەرنامەکە نەبێ. با گوێمان لەو قسانە بێت، وردە وردە دەست دەکەین بە تەوەرە جیاوازەکانی بەرنامەکە. فەرموون. بەنسبەت چاکسازی ئەمەم پێم باشە، ینی چاکسازی بکرێت، هەم ئیسفادە لە بۆ هاوڵاتی دەبی و لە بۆ حکومەتیش دەبی. ئەوانەی کە پلەکی زۆر بە پلەی وەزیر، بە پلەی ئەمین عام، بە پلەی هەمووانە کە دامەزرانەوە پارەکی زۆر دەگرن بە یەک ڕۆژ داوامیان نەکردیە، هەم بەواستە بەولا تەقاعود کرایان موچەکی زۆر دەگری. ئەوە هەموو بەڕاستی شتێکی باشە بگەڕێتەوە، یانی ئەوانە نەمینێ. ئەندام پەرلەمانەکانی 4 ساردێ دادەنی شیو دەڕوا و بە پارێکی زۆر تەقاعود دەکرێت با نەمین. ئەندام پەرلەمان چی کردی؟ وەچی کابرایکی ئاسایی، وەچی مۆزەفەشی دەستە دەوامە چوو دێتەوە لۆ لەبەر 8 ملیۆن و 10 ملیۆن و هەموو پارە زۆرە لە حکومەت بڕوا. با حکومەتەوانە نێلی کابرەمادەم ئەندام پەرلەمان بووە بابستۆ سەکارەکەی خۆی کە بێشتر مۆزەفەک بووە، یان ئیشەکی هەبووە بابستۆ سەکاری خۆی لەو باندام پەرلەمان تەقاعود بکرێت. جارە خۆی هەر لە پێشەچیان ناوی چاکسازی وشەیەکی گونجاو و بەسوودە بۆ هەموو کارێکە ئەگەر کەم و کورتی هەبێت چاچیگا. ئیتر هەر لایەنێک بێوێت چاکسازی بکە ئەوە دەست پێشخەریەکی باش دەکات، بەڵام مەرجەوەی نیەتی باش بێ. ئیتر لە حیزبەی گری، لە حکوومەتەی گری، لەسەر ئاسی ڕێکخراوەکانی گری، لەسەر ئاسی تاکە خۆی کەم و کوڕێکی هەبێ هەست بکات، هەیەی چاچی بکات. بەڵام گرنگترین شت ئەمەیە کە ئێستا بکرێت لەلایەنی حکوومەتەوە، چونکە ئەو زیاتر مەربوتە بە ئینسانەکان و مەربوتە بە ژیانی خەڵکەوە. کاتێک ئەو چاکسازی بکات ڕنگدانەوەی لەسەر هەموو لایەنەکانی تر ئەبێت. ئەگەر بڕیارێکی دروستش نەدات خراپێت بە هەمان شێوە هەر ڕنگدانەوەی لەسەر هاوڵاتیانە بێت. بۆیە گرنگە لە ئێستاە، لەبەرەوەی ئێستا خەڵک زۆر ماندووە، لە ڕووی سیاسیەوە زۆر ماندووە، لە ڕووی ئابووریەوە زۆر ماندووە. پێویستە ئەگەر جاران هەر ناو بوو چاکسازی ئێستا کردار بێ. حیزبەکان هەمویان کاکە بە هەنێ جار ئینسان نەخۆشەکەوێت بەشێ لە جستەی خۆی ئەبڕێ، قەیچیەکە با ئەو حیزبەت تۆزە لە ئەندامەکانی پاشەکشە بکەن، لە پاشە ڕۆژە دڵنیا بە ئەندامەکانی زیاد دەکات. بەمە فەشەل نایەنێ حیزبێک کە بێوێت چاکسازی بکە بڵێ ئەندامەکانم لە دەزەچێ. حکومەتێک بۆ فەشەل نایەنێ بڵێ دوو کارمەندم لە دەزەچێ ئیتر دنیا کاو لەبێ. نە، ئەگەر بتەوێت چاکسازی بکەی ئەبێ لە جەستەی خۆت ببڕی، ئەبێ لە جەستەی خۆت ببڕی بۆی بەشەکانی تر نەیگرێت. ئەکیت هەموو چین و توێژەیەکێت سودمەند دەبی لەو چاکسازیە، نەک تەنها حکوومەت بەڵکو و هاوڵاتیش لە مستەقبل وەنەوەکانی لە دوای ئێمە ئەوان سوودی لێ دەبینن. ئەو کاتی دەرەنجامەکەی دەبینین فەرموخانە نشینمان هەیە، ئەندام پەرلەمان 6 ملیۆن وەردەگری، وەزیر هەیە بە تەقاعودی 4 ملیۆن وەردەگری، زۆرە. بیکە سەدا بیست وەکو دیار و ئەف چاکسازیە خواستەکە خەلکی کوردستانە و دەوێت بهێتە جێبەجێکردن، چه ئەوڕۆبی چه سوباهی بێت لێ یا پێدویە زیترین دەمدا بهێتەکردن.
کاچاوام دیتی و مگولی بوده مثلا گلک جا طوالات اگدان باشه رکیدا اجدهای که گلک مازن هاتیه دست خدا نصر همی بارتوی والاتیوی باجری کو خلک جیانا خلکی که نه آسایی که و تیک دا وصان اف کسید برجوان خاص افروک جیانا موچخور و خلک کردستان یعنی نخوش کریه و تال کریه لا ماجی گلک اپید ویاف چاک سازیه بهته کرن اف کسید خانه نشین بویم پلید گلک بالا کو چید بیت صدا هفته هشتش وان او کسن اوید هما روژه که جی داما فرمی یا آسایی نکری جالب درجه ایک اف کسید کو نیاسای هاتی نخانه نشین کرن بەڵێ زیزان ئەوەی بینیتان بەشێک بوو لەو ڕاو بۆ چوونانەی هاوڵاتیان کە وەرگیرا بوون بەشێکی دیکەشمان هەیە لە ناوەڕاستی بەرنامەکە دەیخینە ڕوو بۆ ئێوە من دەشمە خزمەتی میوانەکانم دکتۆر ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان کە لە ناو وڵاتیان زیاتر وەکو نەزاهە ناوەکە ڕۆیشتووە دکتۆر سوپاس بۆ ئەم دەرفەتەی بە ئێمەت بەخشی من پێم خۆشە بە ینی لە ڕووەگشتێکەوە بچینە ناو بابەتەکە و دواتر بێنە سەر وردەکاری ینی هاوڵاتیەک کاسبکارێک ئەزانەیە کە چاکسازی بە ئازارە چاکسازی پرۆسەیەکی یاخود عملیەیەکی ئاسان نییە کە بەبێ ئازار لێی بیتە دەرەوە بەبێەوەی ینی چاوەڕێ بکەی نابێ کەس لێت عاجز بێ نابێ کەس لێت بتۆرێ نابێ کەس نێت نیگەران بێ هاوڵاتی هەست بەماکە و تەنانەت هاوڵاتیەکان ئەڵێن تاقە بژاردە لە ئێستادا تەنها چاکسازی هیچ بژاردەیەکی دیکە لە گۆڕێدا نیە لەم ڕۆوە ئێوە حەزەکەم ڕاتان بزانم لەسەر چاکسازی بۆی وردە وردە بچینە سەر تەوەرەکانی دی وڵێ زۆر سپاس کاگەر ڕێزم بۆ خۆت و میوانە بە ڕێزەکانەیە سڵاو لە بینەرانی بە ڕێزی کەناڵ 24 وڵاو بابەتە خۆت دەزانی لە 6 ساڵی ڕابردوودا زۆر بە گەرمی باسەکرێ هەم لە چاکسازەکانی بەڕێز سەرۆکی هەرێم کاک مەسعود کاتی خۆی دەستی پێکرد کابینەی ڕابردوو هەندێک پرۆسەیان دەست پێ کرد دوای قانونەکە چۆ پەرلەمان و گەڕایەوە کابینەی تازە ڕەنگە جیاواز لە کابینەکان کە بێ ئەوەیە سەرجەم هێڵە گشتەکانی بەرنامەکەی خۆی کە لە پەرلەمان سەرۆکی حکوومەت خوێندیەوە هەمووی تارکیز کردبوو لەسەر چاکسازی ڕەنگە ئەوە دەستپێکێکی باش بۆ حکوومەتەکە پرسی چاکسازی ئەگەر لە وڵاتان بۆ چاکردنی سیستەمبی بەڕای ئێمە چاکسازی لە ئێمە بۆ بینادنانی سیستەمە واتە ئێمە لەبەر ئەوەی کەرتێکی گشتی زەبەلاحمانەیە بەڕاستی دامەزراوەی تا ئێستا لە هەرێمی کوردستان نەچەسپیوە لەبەرەوە چاکسازی دەبێت کار پرۆسەیەکی دیکە بۆ ئێمە ضرورەتێکی ژیانە ینی بەڕاستی ضرورەتێکە هیچ بەدیلی نییە واتە جگە لە هیچ بەدیلێک بۆ تەجاوزکردنی و ئەزمە و توش نەبوونەوەی ئەزمەکانی داهاتوو ئەوەیە ئێمە چاکسازێکی ڕیشەی لە کەرتی گشتی و لە هەموو سێکتەرەکان بکەین بۆی کوردستان بنیادێکی بەهێزی بۆ دروستکەین بەرگەی زۆر کێشەی لەو بابەتە بگرێ لەبەرەوە پرۆسی چاکسازیش کاک یادگار بە هەر پرۆسەشکە قسێکی جوان کرد بازی هەیە باجێکی بازیە بەڕاستی زارێ دەبێت پێکێنەرەکانی حکوومەت ئەو سێلایەنە بەڕێزەیان لەگە حیزب بەڕێزەکانی تر کە لەگەڵیانن دەبێت ئەوە باش یەکەمیان خۆیان متفق بن لەسەر تەفاصیلی چاکسازی واتە ئەوە چونکە خاڵی ئەساسی لە چاکسازی ئیرادەیەکی سیاسی بەهێزە ئیرادەی سیاسی بەهێز ئەمڕۆ خۆی لەو لایەنە دەبینێتەوە کە حکوومەت هەرێمی کوردستانیان پێکێناوە خاڵی دووەمە دوو بە نیشتیمانیکردنی پرسی چاکسازی واتە ئەبێ هەموو تاچێکی کوردستان هەموو لایەنە سیاسیەکان بە باوانەی لە حکوومەتن بۆ بەڕێزانەی لە ئۆپۆزیسیۆنن بە ئێوەی بەڕێز لە میدیاکان بە ئاراستەی جۆرا و جۆرتانەوە هەموو پێکەوە لەو پرۆسەیە شەریک بن هەر پرۆسێکی چاکسازی لە هەر وڵاتێکا لەسەر سێ بنا یەکەم دەبێت لەسەر بنەمای شەفافیت بێ هەموو هەنگاکانی چاکسازی ئەبێ ڕوون بێ شەفاوێ بۆ وڵاتیان ڕوون بکرێتەوە دوو چاکسازی دەبێت لەسەر بنەمای سەروەری یاسابێ هیچ بڕیارێک لە پێناوی چاکسازی نابێت پێشێلی یاسای تێدابێ حتاگە بڕیارەکە پێمان وابێ حەقیشە چونکە یەکێک لە خاڵە گرنگەکانی پرۆسی چاکسازی سەروەری یاسایە خاڵی تریشیان بەڕاستی لێپرسینەوەی موسائلەیە واتە کەسێک ئەوەک دەکات نەبە با بڵێم لە کەرتی وەزیفەی گشتی قانونەکە بەوازەحی لە ڕووی دارایی و لە ڕووی سزاییەوە هەموو کەسەکانی لێ خۆش بووە بەڵام پێم وایە چاکسازیش ناتوانێت تەنها سڕ بکرێتەوە لە یەک یاسا بەڵێ ئەو یاسایە زۆر گرنگە و دەبێتە دەستپێکێکی باش بۆ چاکسازی بەڵام کوردستان پێویستی بە چاکسازی زۆر گەورەتر هەیە تەنها لەو یاسایە واتە ئەو یاسایە با بکرێتە دەستپێکێک تەجروبەی بێ بکرێ بەڕاستی و یەک کۆدەنجێکی لەسەر کۆ بکرێتەوە دوای ئەوە هەموو سەکتەرەکانی ژیان لە وڵاتە پێویستی بە چاکسازی هەیە بۆ ئەوەی ئەگەر لە تەمەنی ئەو کابینەیەش کە مانجی داهاتووە بزانام ساڵێک تەواو دەکات لەو سێ ساڵەی ماویانە هەموو هەنگاوەکانیشیان پێ نەکرێ عەلە قەڵب ناغەیەکی پتەویان دانابێ بۆ کابینەی داهاتوو کە خەڵکی کوردستان هەستی پێ بکات بڵێ شەد بیلا حکوومەتە
کۆمەڵک بنەمای باشی دانا لە کەرتی گشتیا لە کەمکردنەوەی قەبارەی وەزیفەی گشتی لە هەڵوەشانەوەی خاننشینی یاسایی و پلە بەرزکردنەوەی نایاسایی کە ئەوانە هەمووی تەفاسن خۆ دەزانین لە یاساکە هاتووە ئێمە ناین لێرە یاساکە شی بکەینەوە چونکە بڵا ئەو بابەتانە زۆر بابەتی گرنگ و ئەساسن دوش بەڕاستی مهمە ئەو پرۆسەیە لەژێر چاودێری ئەم پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێ ئەم دەستگاکانی چاودێری بەڕێوە بچێ بۆی هاوکار بن لەگەڵ حکومەتاواتە ئیشبارەکە ئەوەندە قورسە پێم وایە حکومەت پێویستی بە هاوکاری هەموو لایەکەیە بە دەستگاکانی چاودێری بە پەرلەمان بە دەسەڵاتی دادوەری بە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە ئێوەی بەڕێز لە میدیاکان بە سوۆسیال میدیاکە ئەو ڕۆڵەشی کاریگەر دەبینی لە دروستکردنی ڕای سیاسی لە کوردستان هەموو ئەوانە بەڵام بە تەکید دەبێت چاوەڕێ بکەین خەڵک دژێتی ئاستاژی بۆ دروست دەکرێت کێشەی بۆ دروست دەکرێت ئەوانەی هەندێکی زۆر هەیە لە لە بەژەوەندی دەدرێت من لە ئەو ڕۆژە لە ڕووداوی ئێستاش باسکرد یەکێ لە کۆبنەوەکان کە بەڕێز سەرۆکی حکومەت و جێگرەکەی لێ بوون کاتی تا تازە خەریکی ڕژنووسی یاساکە بووین جارشکە من بیست دەبێت ئەو پرسیارەم لێ کردوتم بەڕێزان جەنابی سەرۆکی حکومەت و جەنابی جێگر و بەڕێزان ئەبێ ئێوە ئامادە بن بۆ ئەوەی باجی چاکسازی وتیان چۆن وتم کاکە ئەوەی بە ناحەقیش ئیمتیازاتە داوەتە ئێستا ئیمتیازە بە حەقی خۆی دەزانێ کە لێت بڕی وتم تۆ ئەگەر 10,000 15,000 کەس لێرە زەرمەند بێ ئەوە هەر لە سوۆسیال میدیا توانێت 100,000 حسابت بۆ بکاتەوە گەورەترین حملە لە دژ بکە لەوانەیە سبێنێکە بۆ حرەکەی تر بە دوو بەڕاستی ناکۆچی دروست دەکات خودی پرۆسی چاکسازی ئەگە زۆر بە وریایی زۆر بە وشیاری زۆر بە پشتبەست و بە خەڵکی شارەزا دروست دەکەی لاانە لە خودی پرۆسەکە تۆ بتەوێت چاچیکەی بەڵام بەڕاستی کێشەیەترش بۆ دروست بۆ نمونە ئێستا یەک فەقەرە هەیە کاک یادگارە من ناچینە پلە بەرزکردنەوەی ناسایی فەرمانبەران ئەگەر یەک ستاندەری تەواو لەلایەن وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران دانەندرێ ئەو جەدوەلە بەسەر هەموو وەزارەتەکان دابەش نەکرێ کاک یادگار کەی دامەزراوە چەند ساڵ خزمەتی هەیە و بڕوانامەکەی چییە و چەند سوپاس و پێزانی هەیە و ئێستا ئەبێ لە چ پلەیەکا بێ ئەو ئەگەر بە موحەدی نەکرێ بەڕاستی ئەوە ڕەنگە لەوە هەر وەزارەتێک بۆ وەزارەتێک ئیشتیهادی تێدا بکرێ ئەو کات لە باتی ئەمە ویستمان چاچی بکەین کێشەی گەورە سواسانەکە من خاڵی زۆر باشە وروژاندی ئەوەیە یەک بینە سەری لەسەری بۆستین چۆن مامەڵی لەگەڵ بکرێت سوپاسانەکەم دکتۆر هێژا جەنابتان وەکو ینی کەسێکی ئەکادیمی دکتۆر ئەحمەد ئاماژەی بە خاڵێکی گرنگ کرد هەنگاوەکانی ئێستای حکوومەتی هەرێم چۆن دەبینن لە مامەڵەکردن لەگەڵ چاکسازی وەکو پرۆسەیەک و وەکو پاکێجێکی گشتگیر کە تەواوی کەرت و بوارەکان بگرێتەوە بۆ ئەوەی ئەو خوێن بەربوونەی کە دکتۆر ئاماژەی پێدا ڕوو نەدات دژایەتی دەکرێت بێگومان بەڵام نەک بە شێوەیەک بێ کە دژایەتەکە هێندە زۆر بێ مەحاڵ بێت یاسای چاکسازی قۆناغەکانی دیکەی مادە و بڕگەکانی دیکەی ببرێنە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ سپاس بۆ ئەم دەرفەتە کاکیادگار ڕێزە سڵام هەیە. چاکسازی طبعا لە وشەی ریفۆرم هاتووە کە سەیریکەی بە زمانی ئینگلیزی فەرقە جیاوازە لەگەڵ وشەی ئیسلاح بە عەرەبییان لا ئێمە چاکسازی من مەرج نییە ئەڵێم ینی ئەو ڕاست بێ بەڵام خۆشە وشەکە سەیریکەی ریفۆرم لەوە هاتووە کەواتە تۆ شێوازێک لە کار هەتا دیارە باش نییە ڕاست نییە خوار بووە ئەنجایی ریفۆرمی ئەەکەی کەواتە سەر لە نوێ ئەبێ ڕاستی کەیتەوە تا ئەگەر تۆ پارچەدارێکت هەبێش تۆزێ خوار بوو بێت تا ڕاستی ئەەکەیتەوە دەبێ یاواش ماملەی لەگەڵ بکەیت و ئەبێ ڕاستی کەیتەوە بە کات پێویستی بکاتەوە پێویستی بە شارەزاییە کە تۆ ڕاستی کرێت. ویستم لەم نمونەیە لەم ئەناڵجیە بێمە ناو بابەتەکە حکوومەت یاریمی کوردستان وەکو ئەکادمیستێک کە سەیرەکەم ئێستا کۆمەڵە میکانزم و طبیعی یاسا و میکانزم بەکارهێنێ بۆی ئەو ریفۆرمە ئەو چاکسازیە بکە. بۆچوونێک هەیە لە زانستی بەڕێوەبردنە کە ئێمە ئەڵێن دەبێ چاکسازیان ریفۆرم 360 بێ 360 بێ کەواتە تۆ پێویستە بە یاسایە بەڵام پێویستە بە ئەو حزبانەیە کە لە ناو پێش یاساکەش ئەو حزبانە کە اتفاقێکیان هەبووە لەسەر شێوازی بەڕێوەبردننی وڵاتەکە لە کاتێکی معەنە دەبێت هەمان اتفاقیان هەبێ کە بتوانن چۆن بتوانن چاکسازیە بکەن کەواتە لە سیاسەتەوە یەتە ناو بواری ئیدارە و ئەنجا چەسپاندنی چاکسازی. ئێستا ئەم یاسایە هەیە مەسەرەن یاسای چاکسازی وەکو میکانزمێک کۆمەڵە لیژنە هەیە کە خەریکی چاکسازیە لە بوارە جیاوازەکان مەسەرەن لیژنە هەیە خەریکی ڕێکخستنی کەرتی تایبەتە لیژنە هەیە خەریکی ڕێکخستنی کەرتی گشتیە
لیژنە هەیە سەیری مەوزوعی دارایی ئەکات لیژنە هەیە سەیرەکە ئایا چۆن ئەتوانین ئێمە مەسەرەن مەوزوعی موچە دابەشی بکەین بۆ شێوەیە کە بەردەوام بین بە ژیان ئێستا بەڵام دوای ئەوە بتوانین بگەینە قۆناغێکی باشتر کەواتە بە تەسەوری خۆم کۆمەڵە یاسە و میکانزم هەیە کە حکوومەت خەریکە بەڕێی من باشە تا حدێک بەڵام پێویستی بە تێگەیشتنێکە لەلایەن خەڵکەوە تێگەیشتنێک پێشەوتوان حزبەکان و ڕۆڵی ئێوەش ڕۆڵی ئێعلام ڕۆڵی جڤاتی مەدەنی زۆر گرنگە کە بیگەیەنێت ئەم تێگەیشتنە بە خەڵک بۆی خەڵک هیچ نەبێ کۆمەلگا ڕێی عام تێبگا کە ئەم پرۆسەیە پێویستی بەکاتە جەنابتان وەکو کەسێکی ئەکادیمی ینی پێتان وایە کە ئەم چاکسازی دەستی پێ کردووە هەنگاوێکی گرنگە و دەبێ پاڵپشتی بکرێت بەتەکید یعنی ئەگەر لەبەر هیچ شتێ نەبێ کاکیادگار ناچارن یعنی حکوومەت ئێستا ناچارە بیکات و ئەم ناچاریە خودی ئەم ناچاریە بە شتێکی تەندروست من ئەبینم ینی ئەگەر نەیکات کەواتە هیچ تەواو ینی کێشەی زۆر دروست تووشی زۆر کێشە ئەبێت بەڵێ ئێستا خەریکە و دەبێت خەڵکیش پشتیوان بێ لەم پرۆسەیە طبیعی ئێرە پێویستە ئەو سیقەیە ئەو متمانەیەش دروست بێ دووبارە بینی خەڵک و بینی حکوومەت کە هەبووە بەڵام دەڕی لە بەعزە قۆناغێکە تووشی ئەوەش گرفتێک بووە چەند بتوانێت حکوومەت بگەیەنێت ئەم پەیامەکە ئێمە خەریکن وە بە هەنگاوی فعلی چەند زیاتر ئەو متمانەیە ژوورە چەند زیاتر خەڵک پشتیوانە بێ طبیعی پێویستیشی بە سەبرە لێرە لەم حاڵەتە باشە کەواتە بە تێگەیشتنی ئێوە هیچ ئەوەی ئێستەی بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان سێلایەنی سەرەکی ناو حکوومەتن و وەکو یەک تیم مامەڵە لەگەڵ پاکێجی چاکسازیدا دەکەن بەڵام پێویستە هاوڵاتیانیش هەم تێبگەن هەم بۆیان ڕوو بکرێتەوە بۆی باش تێبگەن کە چاکسازی لە ئەنجامدا بە سوود و خێری ئەوان دەکەوێتەوە کاکی ئەدگار حزب چییە؟ یعنی من چۆن مەسەن ئێمە حزب وەکو هینەکە شەمە نەفرێکە و خەڵک لە ناو ئەو شەمە بەسەر باش خەڵکانێکش هەن سەر بە ئەحزاب نین ئەوەش بێ بزانین بەڵام ئەحزاب زیاتر بڵێن کۆمەڵە خەڵکێک لەگەڵ ئەو حزبەیە ئیشە دەبێت ڕۆلی ئەم حزبانە طبیعیوانەی کە لە ناو حکومەتن بە تایبەتی و حزبەکانی کەش بەڕاستی مۆزوعەکە مۆزوعێکی نیشتیمانیە حزب طبعا لەگەڵ ئەندامانی خۆیانە بێ بەردەوام پەیامێک پێیان بگەنێ کە ئەمە حکوومەت خەریکی ئەوە طبیعی ئەم حزبانە ئەسڵەن لە ناو حکومەتن کەواتە ئەبێ متفق بن و طبیعی یەک شت ئێرە زۆر گرنگ هەیە کاکیادگار ئێمە زۆر جار ئەڵێن تەفکیری حکومی جیاوازە لە تەفکیری حزبی بەڵام لە کاتێکە حزب ئەحزاب بێنە ناو حکومەت دەبێ ئەو تەفکیرە ئەو بۆچوونە ئەو هزر ینی بیر و بۆچوونی حزبی و بیر و بۆچوونی حکیمی بێ بەیەک بۆ هەمویان لە ناو یەک پاپۆڕن ئێستا پاپۆڕەکە کون بێت هەمومان یعنی ئیتر ئەو بۆیە حزب دەوری هەیە زۆر لەگەڵ ئەندامانی خۆی کە بگەێنە پامی حکوومیەکە پێیان بگەێنەکەم تۆ ینی وات کرد من بیر لە پرسیارێکی دیکەش بکەمەوە کە دواتر دێنە سەری کە ئەمە تەنها مەسئولیەتی یەکێتی و پارتی و گۆڕان نییە بەڵکو ئۆپۆزیسیۆن بۆ ئەوە ئۆپۆزیسیۆنەکە بە شتە خراپەکانی حکوومەت بڵێ خراپە بەڵام کە هەنگاوێکی چاکیشینا هیچ نەبێت دژایەتی نەکرێت سوپاسانەکەم دکتۆرە چمە خزمەتی کاک ئاسۆ عەبدوللەتیف کە وەکو شرۆڤەکارێکی سیاسی وەکو ڕۆژنامەنووسێک ئەم شەو لە سلێمانیەوە بە سوپاسەوە حەزوری هەیە لەگەڵمان کاک ئاسۆ سڵاوتان لێبێ من لە دوو دێڕی سەرەتای پۆستێکی خۆتەوە دەچمە ناو بابەتەکەوە ینی نووسیوتە چاکسازی و ڕەگی گەندەڵی قەدی ئەم کێشەیە ئەوە تا لە کابینەی یەکەمدا ڕەگی درێژ و شێداری ئەوە تا لە شاخ بەرهەم و چڵوچێوەکەی ئەوەی ئێستایە کە دەبینرێت زیاتر بۆ بینەری ڕوون بکەرەوە مەبەستت لەم دوو دێڕەی سەرەتا چی بوو؟ سپاس بۆ تۆ کاگادگار بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم لە ڕاستیە دنیای ئێمە لە دوای ڕاپەڕین زۆرترین ئەو گفتوگۆ سیاسی و ڕووناکبیریانەی کە کرابێ لەسەر زۆر چەمک و دەستەواژی سیاسی هیچیان بەقەدەر و شەی ڕیفۆرم و چاکسازی تەوافقاتی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لەسەر دروست نەبووە و کۆدەنگی نیشتیمانی و نەتەوەی لەسەر دروست نەبووە کەواتە هەموو چین و توێژەکان کۆی ئەحزابی سیاسی بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵاتدارەوە کۆکن لەسەر ئەوەی کە لە کوردستانە بەڕاستی ئەبێ
دەست ببرێ بۆ شتێک کە پێوترێ کۆنسپتێک کە ئەم کۆنسپتە کۆنسپتی چاکسازیە و بەبێ چاکسازی ئێمە مححکومین بەوەی بچینەوە ژێر ڕەشمە و یا با بڵێن دەسەڵاتی کۆنزەرڤاتیڤی حکوومەتی عێراقی کە ئەویش خۆتان نەزانن بە درێژایی ئەم چند ساڵە کە نەیانتوانیوە لە ڕووی فیدراالیەوە ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان دەستە بەرکەن. ئێمە ئەبێ لە سەرەتادا بپرسین حکومڕانی چییە؟ شۆڕش چییە و بۆچی گەلی کورد شۆڕشی بەرپا کرد؟ چاکسازی خۆی بۆ ئەوەیە کە حکومڕانی خراپ بەرەو حکومڕانیەکی تەندروست بەرێت. کاتێ باز لە چەمکی چاکسازی و ڕیفۆرمەکەین هەمیشە لە بەرامبەری ئەم دەستەواژەیەدا ئێمە گەندەڵی و دزی و ڕاوڕوت و بەهەدەردان و کۆمەڵێک دەستەواژەی دیکەی نەگەتیفمان بیرەکەوێتەوە. بێگومان گەندەڵی بۆچی منەڵێم گەندەڵی ڕەگی ئەوە تا لە مێژووە. ئەم کابینەیە بە تەنها مححکوم نییە بەوەی تەواوی چاکسازیەکانی چەندین ساڵەی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەنیا ڕاپەڕێنێ و جێبەجێیان کا و چاکسازیان تیا بکە. ئێمە لە ڕاستیە پێویستە دەستکاری فۆرم و مۆدێلی حکومڕانی بکەین لە هەرێمی کوردستانە. یعنی ئەم مۆدێلە لە سەرەتای دەست بەکاربوونی یەکەمین کابینەی حکومڕانی هەرێمی کوردستان لە سەرەتای نۆزدەی 1992 ساتی یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بێگومان لەو کاتەوە ئێمە هەستمان بەوە کرد کە شپرزەیەکی ئیداری سیاسی ئەنتۆلۆجی هەیە لە ڕوانگەی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم ئەحزابانەی کە هەڵگری شۆڕشی نوێی ئێمە بوون لە کوردستانە بەڕاستی پێت بڵێم کاگیادگار نەیانتوانی بە جوانی ممارەسە و تەوزیفی چەمکی شۆڕش بکەن لە شاخەوە بۆ شار. ئەمە یەکێ بوو لەو سەرەتا خراپانەی ئێمە لە سەرەتای ڕاپەڕینەوە نەمانتوانی ممارەسەیەکی جوانی مۆدلەکانی حکومڕانی بکەین لە ناوچەکەی خۆمانە. هاتین یعنی لەسەر حساباتی دەنگدەر کۆمەڵێک حساباتی سیاسی و ئایدۆلۆژیمان دروست کرد لە ناوخۆی کوردستانە. هاتین کۆمەڵێک ڕێکارمان گرتە بەر ئەویش بە فەرمانبەرکردن و بە موچەدان بە کۆمەڵێک با بڵێن چین و توێش کە ئەمە پێویستی نەدەکرد لە سەرەتایە حکوومەتی هەرێمی کوردستان دەست بۆ ئەم ڕێگە چارانە بەرێت. حکوومەتی هەرێمی کوردستان لەو سەرەتایەوە کووتم بە سەرەتایەکی خراپ دەستی پێکرد. بۆیە لە ئێستا ئێمە کاتێک کە باز لە چاکسازی ئەەکەین پێویستە ڕوئیای ئێمە بۆ حکومڕانیەکی تەندروست لە سەرەتادا بگۆڕین. ئەم حکوومەتەی کە ئێستا بە کابینەی نۆ هەژمارەکرێ لە ڕاستیە بە تەنها ئاسای سحری پێ نییە بتوانێت کۆی ئەو هەموو گەندەڵیانەی کەڵەکە بووە بە درێژایی ئەوەندە ساڵ لە ڕابردووە بە چەند ڕۆژێک و چەند ساڵێ بتوانێت چاکسازی و ڕیفۆرمی تیادا بکات. ئەم حکوومەتەی ئێستا ئەجێنداکەی لە ڕاستیە کۆدەنگی سیاسی لەسەر نییە. ئەو کۆدەنگی سیاسی بۆ کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کۆدەنگیەکی سیاسی حیزبی کوردیە بۆ دانانی وەزیرەکان نەک بۆ کابینەکە و بۆ ئەجێنداکە. پێویستە حکومڕانانی هەرێمی کوردستان بە تایبەتی سێ حیزبە سەرەکیەکە یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان لە ناو مەکتەب سیاسیەکانی خۆیانەوە کۆدەنگی دروستکەن لەسەر ئەوەی ڕیفۆرمێکی ڕیشەیی عەقلانی سیاسی هەرچی زووترە جێبەجێ بکەن لەسەر کۆی سێکتەرە ئابووری و سیاسی و باپڵێن ئەوانەی کە پەیوەندی بە موەسسەساتی دارایی و ئیداری فەرمانگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە. ئەگەر حیزبی کوردی ناتەبابن ئەگەر حیزبی کوردی لە دەرەوەی ئەنجومەنی وەزیران ناتەبابن ئێمە وەهمە باسی چاکسازی بکەین لە ناو حکوومەتی کوردستانە. ئینگلیزەکان قسەیەکیان هەیە ئەڵێن درەنگ بگەی باشترە لەوەی کە هەر نەگەی. باشە ئێستا کە کابینەی نۆیەم دەستی داوەتە چاکسازی وەکو پرۆسە و بە شێوەی کردداری چەند گرنگە جگە لەو سێ پارتە سیاسەی کە بەشداری حکوومەتن تا ڕۆژی ئەمڕۆمان لایەنەکانی دیکەش پاڵپشتی لە چاکسازی بکەن چونکە چاکسازی لە کایە جیاوازەکانی حکوومەت و حکومڕانی لە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی پارتێکی سیاسی دیاریکراودا نیە بەڵکو لە بەرژەوەندی کۆی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. چەند گرنگام تێگەیشتنە دروست بێت. بە بڕوای من وەکوتم تێگەشتنی تەواوی حیزب و لایەنە سیاسیەکان و ئەبێ کۆدەنگ بن لەسەرەوەی کە ئەم چاکسازیە بێ بکرێ. سەقفی داواکاریەکانی خەڵک کاگیادگاریان لە هەرێمی کوردستانە سەقفی داواکاری خەڵک فەرمانبەر سەقفێکی زۆر نزمە.
ئەوەندە سەقفێکی بەرز نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبی کوردی نەتوانێت جێبەجێکە ئەو پەڕی بەرزی سەقفی داواکارەکانی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان یا تاچی کوردی پێدانی موچەیە لە کاتی خۆیە ئەمە سادەترین ماف و با بڵین داخوازی و خواستی دەنگدەرانی حیزبە دەسەڵاتدارەکان و حیزبە بچووکەکانی هەرێمی کوردستانە حیزبی کوردی دەنگدەری خۆی وا پەروەردە ئەکرێ و تۆ دەنگم بەرێ بۆی من موچەت بۆ دەستە بەرکەم لەبری ئەوەی حیزبی کوردی لە بانگەشەکانی خۆیە کاری بۆ ئەوە بکردایە کە بە دەنگدەری بیوتایە تۆ دەنگم بەرێ بۆ ئەوەی من ژیانت بۆ چاکەم دەستەبەری لایەنی تەندروستی لایەنی ماف و ئەرک و داخوازیە کۆمەڵایەتیەکانت بۆ دەستە بەر بکەم بەڵام حیزبی کوردی نەیتوانی ئەمە بکە ئەمە بوو بە کێشەیەکی گەورە یا با بڵین لەمپەر و ئاستەنگێکی گەورە لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا بە کۆی حیزبە سیاسێ دەسەڵاتدارەکان و حیزبە بچووەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و تەنانەت میدیاکارانیشەوە ئەبێ کۆک بن لەسەرەوەی کار لەسەر ئەوە بکەن ئێمە لە سەرەتادا دوو سێکتەر هەیە بە جددی کاری لەسەر بکەین سێکتەرێکیان کە سێکتەری نەوت و ئابووریە کە ئەمە بە شادەماری پێدانی موچە و دەرماڵە و با بڵین شایستەدارایەکانی هەرێمی کوردستان هەژمارەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان پێشەوەی دەست بەرێت بۆ دەرهێنانی نەوت من پێشتریش لە وتارێکی خۆمە ئاماژەم بە توانەسازی نەوت کرد بەڵێ ئەوە باسیەکەین لە پرسیاری داهاتوە دێمە سەر باسی ئەوەش سپاسانەکەم کاکاسۆ دێمە خزمەتتان بڵێ بەڵێ تا دەستکاری ئەو سێکتەرە نەکەیت واتە توانەسازی لە دەرهێنان و لە قازانجی نەوت چونکە ئەگەر بەم شێوە و ئالیەتەی ئێستا ئێمە نەوت دەربێنین بە دەیان ساڵی تر ئێمە ناتوانین سیستمی موچەدان و بە هەدەردانی موچە و چاکردنی بژێوی خەڵک لە ڕوانگەی سێکتەری نەوتیەوە بە چارەسەر بگەین سپاسانەکەم کاکاسۆ دێمەوە خزمەتان بۆی ورتر لەسەر توانەسازی نەوت وەڵامی پرسیارەکەم بدەنەوە کاک حاکم ئەحمەد ینی ڕەنگە ئێوە وەکو دەستەی دەستپاکیە و زانیاری و ژمارە و داتا و مەلەفانی دێتە بەردەستان ئەگەر لە بەردەستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ ئەڵێ سەرسپیەکات ئەوەندە زۆرن ئەم مەلەفانە ینی بۆ نمونە باس لەوە ئەکرێت سەرو وابزانم جەنابیشتان لە جێگەیەک وەکو لێدوانێک ئاماژەتان پێدا بوو سەرو 460 کەس بە نایاسایی بۆ نمونە بە پلەی وەزیر بە پلەی پەرلەمانتار بە پلەی ڕاوێژکار خانەنشین کراون ئەمانە لە پرۆسەی چاکسازی چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێت ینی بە شێوەیەک بێکە وەکو خۆشت ئاماژت پێدا بۆ نمونە تا 15 ساڵە موچەیە گۆرەگرێت لە دوای شەشی حوتەوە بۆ نمونە بڵێ خوا حافیز تۆی تر موچەت نییە یان ئەبێت چارەسەرێکی وەکو کوورد دەڵێن نەشیش بسووتێنە کەبابی بۆ دابن بێ خۆی کاگادگار ئەوەی لەسەر تاریخ قسەغانی کاگاسۆ خۆی مشکلە چیە دەبێ ئێمە گۆڕانکاریەکی جددی لە عقلێتی فەرمانڕەوایەتی خۆمان بکەین ئەو حیزبە بەڕێزانی لە کوردستان لە ڕابردوودا بەشە ینی یەکێک لە وەسیلەکانی کۆکردنەوەی دەنگ و جەماوەر ئەوەیە کە ئەوان بەردەوام لە مقابلی بەرژەوەندیە ئەگەر ئەو مەفهومە گۆڕا لە بۆ خزمەت واتە هەر حزبێکی سیاسی ئەو سێ حزبە بەڕێزەی ئێستا لەونان خەمی ئەوانێک کە خزمەتی خەڵک بکەن لەو ڕوانگەوە هەم جەماوەریان زیاد دەکات هەم احتیمالە جیازی حزبی شاوەندە پێویست نەکا گەورەبی کەواتە مەفهومەکە بگۆڕێ لەو دابنکردنی بەرژەوەندی بۆ یادگار و بۆ ئەحمەد و بۆ کاکە دکتۆر بۆ بەرژەوەندی بۆ خزمەتکردنی گشتی بەسبەت ئەو فەقەرەی کە باست کرد تەبعاً لە قۆناغە جیازیەکان و لە کابینەیەک لە دوای پێوەکاندا فعلا ژمارەی خەڵک لە کوردستان بە پلەی باڵا خانشین کراون کە ئەو پلەیان نەبووە واتە دەکرێت کابرات تێکۆشەرێک بوو بێ پێشمەرگێکی دیێرین بوو زۆر ڕێزی دێبژێتکەوانە ئێمە تا ئێستا حزب ملەتێکی لە قۆناغی ڕزگای نیشتیمانی نەگەشتین بە دەوڵەتی سەر بەخۆی خۆمان بەڵام بەم بڕیارە هەم ئەمانیش بەڕاستی لەکەدار بوو خەڵک بە چاوێکی بە کورتیەوە سەریانەکە کە ئەوانە هیچ ئیشیان نێتە ناداتی دەوڵەت دەخۆن دووش دەکرێت ڕەوانەی هەندێک لەوانە ئەوەندە ساڵی خزمەتیان هەیە دەسەوەڕ ناکەم موچەکەشیان کەم بکات واتەیان کەم بکەیان شتێکی کەم دەکات ئیلاگە سەقفی عین موچە ڕێکخرایەوە کەەوە شتێکی ئاسایە بۆم خەڵکی کوردستانە لەبەرەوە دیسان باسم کرد لە فەقەی ڕابردوو زۆر مهمە چارەسەرەکان دیار لە یاساکە ئەو فەقەرەش تێدا دەڵێ ئەوانە
دەبێ بگەڕێنەوە سەر ئەو واقعیانە ئەگەر فەرمانبەری مەدەنین ئەگەر پێشمەرگەی کۆنن ئەگەر زیندانی سیاسین ئەگەر ئەوان هەموو ئەو توێژانە بە قانون لە هەرێمی کوردستان ڕێزیان لێگیراوەوە بە کورتی ژیانیان دابین کراوە ئەوجا خۆرە هەندێک لەو بەڕێزانە ئێستا لە ژیانیش نەماون ینی ئێستا خۆ دەزانین لە خولی یەکەمی پەرلەمان چەند بە ڕێزێک بەڕاستی لە ژیاندا نەماون بەشی زۆری بەڕێزانیان سەر لە ژیاندا مابوون هەمیان لە تەمەنی سەروی 65 ساڵی ئەوان من بەڕاستی لە ناشمەر خۆم لە لیژنەکەش بتم زۆر تابیەگەل خولی یەکەمی پەرلەمانی کوردستان لە کەمکردنەوەی ڕاتبیش بردرێ بەڵام دیار بە کۆندەجی لەسەر نەبتمە لەبەرەوەی بەشی زۆر بەشیان لە ژیان نەماوە بەشیشیان بەڕاستی ئێستا لە کۆتایی ژیانیان و بردنیوەی ئەو پارەیان هەر پێویستە بۆ دەرمان و ئەوانە بەڵام میم ئێستا مادەم بڕیارەکە دەرچوو ئەوەیە کە فعلەن تۆ چۆن تەعامل لەگەڵ ئەو مەسلەیە دەکەی و خاڵش کەش کە گرنگە ڕەبتی بە دەستگاکە ئێمەوەیەکە کە یادگار کۆلەگەشی ئەساسی چاکسازی دژایەتی گەندەڵیە لە وڵاتانەی کە گەندەڵی تێدا بە شێوەیەکی زۆر خراپ بڵاوبێتەوە بەداخەوە هەموو جارە منوتومە ئێمە لە چوارچەوەی دەوڵەتێکین یان هەشتەمە یان نۆمینە لە ڕیزی زۆرترین گەڵدەڵکاریان ئەو وڵاتانەی زۆرترین گەندەڵیان تێدا لەسەر ئاستی جیهان دکتۆر دژایەتیکردنی گەندەڵی بەو مانایی ئەو گەندەڵیانەی لە ڕابردوو کراون وردە چارەسەر بکرێن و لێرە بە دواش ڕێگری لێ بکرێت دژایەتی گەندەڵ یعنی تۆ لێکۆڵنەوەی تێدا بکەی سزای بدەی بە کورتی مەڵک و ماڵی لێوەرگریتەوە یعنی بە کورتی دەستگای نەزاهە و دەستگای چاودێری دارایی کە دوو دەستگای چاودێری زۆر گرنگن پەریان پێ بدرێت توانایان زیاد بکرێت هەم لە پرۆسی چاکسایی دەبنە چاودێرێکی زۆر باش و هاوکار بۆ حکومەت هەمیش لە پرۆسی دژایەتی گەندەڵی ئێمە ئەو دوو دەستگایە پێکەوە تەبان زۆر چەندە جاریژەکە زیاد داواکاری گشتی پێکەوە خەریکی ئەو پرۆستین بەڵام زۆر جار توانە مەحدودەکانی ئێمە دەرەقەتی بەڕاستی وەکوچی دکتۆر حەزەکەم ئاماژەی ئەس ئێمە خۆ چ ڕوویەکەوە تواناکانتان سنوردارن لە 14 و 15 هەتا 19 هەموو ساڵێ لە راپۆرتی ساڵانەی خۆمان سەرجەم کەم و کوڕی پێداویستەکانی خۆمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان بە ئەو راپۆرتانە بۆ میدیای بەڕێزی بڵاو کراوەتەوە و دوای ئەوە ژەگە ئەو بەرنامەشتەوە بخۆت پێخۆش لە سایت دەستە ببینەوە بۆ نمونە مەسە ئێستا هەردێک لە دیوانی چاودێر دەستی دەستپاشی ژمارەی مۆزەفی پێویستی نییە ژمارەی کادری پێویستی نییە پێویستی بە هەماری یاساکەی هەیە پێویستی بە دەرخانکردنی مناڵێن بودجەی زۆر چکە خۆ ئێستا لە زروفە ڕەنگە هەر بودجە نەبێ بەڵام بودجەیە کە فعلەن بتوانێت ڕاهێنانی تاوا بە کادرەکانی بکە ئەوان هەمووی ئەوان بە ئەو دەستگا و کاتەی لە پاسی یادگاریش میوانداریم کردی بیناکەشتان ینی شوێنەکەی هێندە خراپ بوو بۆ دام و دەستگایەکی گرنگی واکە مەمانتوانی پاسەکە بینینە بەڕاستەکەی هەتا ئێستا شەروایە کە دەڵێن پێداویستی مادی خۆی لە بینا دەبگرێتەوە خۆی لە مستەزەماتی ئیشکردن بدەوە کاگتۆر خۆی سەرۆکی زانکۆیەکی مۆدرێن لە کوردستان باش دەزانی ئێمە دەڵێنسی لەبەرەوە کە تۆیتی مام پێدەدەی فعلەن دەبێت دژایەتی گەندەڵی و ئەکتیڤکردنی ئەو مؤسساتانە و چاکسازی لە حتا لە دەسەڵاتی دادوەری ئەوانە یعنی کاکە یادگار هەموو دەسەڵاتەکان دەبێت پێکەوە یعنی ئەمڕۆ حکومەت خۆی لاک دەکات چاکسازی دەکات دەبێت دەسەڵاتی تەشریعی هاوکاری بێ دەبێت دەسەڵاتی دادوەری هاوکاری بێ دەبێت دەستگا چاودێریەکان هاوکاریان من ئەو عێراقم نیە لێرە دەگونجێ ینی ئەمە بەڕاستی پێ بڵێم لە قۆناغەکی ناسکداین کە دەمانێت بناغەک بۆ دەوڵەتداریدا بنێن دەوڵەتداری بە معنای ئەوە ئێمە ناو خۆمان دەوڵەتداری بکەین ئەمەگە دەوڵەتداریمان بکردا با بە معنای بەڕاستی زانستی کەلیمەکە کە ئەو دکتۆر خۆی پسپۆرە لەمە باشتر دەزانێت ڕێگە ئێستا زۆر کێشەکانمان کەم خۆ هەموو خەڵک کۆکە ئەمڕۆ ئەم پەتایە لە هەموو جیهان بڵاو بۆتەوە اقتصادی هەموو جیهانی بە کورتی نیمچە ئیفلیس کردووە 100 ملیارد دلاری زرە لە عالەمدا کەس خەڵک گلەی لەوە نییە کە ئەمڕۆ کۆڕۆنا وەزی اقتصادی تێکدا بەڵام گلەی لەوەیە کە تۆ سبینێکە داهاتێکت هەبووە احتیاتێکت هەبووە لە کاتی خۆت موچەت بدا ئەگەر نسبەت لە موچەکەش بڕێت بێ خەڵکی کوردستان من موچەکەی دەدەم بەڵام ئەو پەتایەکی کۆڕۆنایە من ڕەنگە 100 15 خەڵکەکە تێگەیشتنی دەوە بۆ واقعات چووکە هەم کارتی تایبەتیش ئەوە لەبەرەوە گلەیەکان زیاتر لەسەر ڕابردووە و هیواکانش ئەوەیە بەڵام خۆت دەزانین ژیان بە هیواوە بنیاندراوە ئەم هەوڵانە بەڕاستی جێگای دڵخۆشین بەڵام وەکو کاک ئاسۆ و کاک تۆی باسی کرد ئەو پرۆسەیەکە دەی بکرێتە پرۆسەیەکی نیشتیمانی و هەموو ڕەگەزەکانی کە ئەو مەسەلەی ئەو ئامانجە بە نیشتیمان بوونە دەبێت دابین بکرێ و ململانەی لەسەر نەکرێ خۆ دەزانی بەداخەوە لە کوردستان بابەتێک نییە بابەتی ململانەیەکە ئەگە بشکرێ پێناوی باشترکردن تەنانەت لە پەرلەمانی شەست پێکرێ هەندێک پەرلەمانتارمانەیە بەداخەوە ساڵ 12 مانگ لە هەڵمەتی هەڵبژاردنن لە کاتێکە ئێمە پێویستمان بەوەیە کە قۆناغێک بێ بۆەوەی ینی ئەو گەندەڵیانەی ئەو خراپانەی کە کراوە ئەو کاتانەی کە هەر کاتی هەڵمەتی هەڵبژاردن بۆ لە جیاتیەوەی بڵێ من مەکتەبەکەت بۆ چاکەکەم دەمانچە دابش کراوە چەندین کەس بە نایاسایی کە دەڵێم عقلێتەکە بگۆڕێت بیست دەبێت ئەوەیە حیزب
بەوە دەنگ بێنێ کە خزمەتی خەڵک بکات. سپاسانەکەم کاک حاکم دێمەوە خزمەتتان بۆی بینەریش بزانێت ئێوە وەکو بڵین دامەزراوەکی خۆتان لەکوێی پرۆسی چاکسازیدان. سوپاسانەکەم دکتۆر هێژابێمەوە خزمەتی جەنابتان یەکێک لە کێشە سەرەکیەکانی کە ڕوبەڕووی پرۆسی چاکسازیە بێتەوە هەیکەلەی وەزارەتەکانە. چۆن ئەبێت ئیعادەی هەیکەلە دووبارە هەیکەلبەندی بکرێتەوە بە شێوەیەک کە کۆمەڵێک کارمەندی زۆر ئیزن نەدرێت بنێردرێنە ماڵەوە و ئیسیفادە و سوود لە تواناکانیان وەربگیرێ، بەڵام باری سەرشانی حکوومەت و خەزێنەی دەوڵەتیش هەندێک سوک بێت بۆی بتوانێت لە مەجای دیکە استیفادەی لێ بکات و بەکاری بێن. بێگومان هەلی کاری. بەڵێ کاک یادگار جارێ لە سەرەتا مادەم حکوومەت و لە ڕێی کارنامەکەی خۆی ئەڵێ ئێمە ریفۆرمەکەین، جارێ ئەوە ئاعترافێکی ضمنی و عەلانیە کە ئێمە ئەمانەوێ شت چاککەینەوە، واتە وەزع خراپە ڕاست نییە ئەمە زۆر مهمە. جارێ ئەمە ئاعترافێکە بۆ خەڵک بۆی خەڵکیش ببێ بە بەشێک لەو مەوزوعە کە پێ ئەڵێن ئۆنەرشپ، یعنی مڵکیەتی هەبێ لە ناو پرۆسەکە یا خەڵکینە. ئێمە تا ئێستا مەسەلەن محاولەمان کردو باش بیت وا تێگەیشتوین باش بوو، قۆناغەکان واهی بوو وەکو برادران باسییان کرد. عفوم کەی بەنسبەت قەرزەکەشەوە هەروە بوو کە هێشتا هیچ لایەنێک بە فەرمی نەیوتبوو ئێمە 27 ملیار و ئەوەندە قەرزارین، بۆیە کە باس کرا هاوڵاتی تووشی شۆک بوو، چونکە یەکەم جار بوو کە حکوومەت زۆر بە ڕاشکاویدان بەوە دابنێ کە قەرزارە. بەڵێ بالضبط ئەمەش ئەوەیە. ئێمە ئەبێ ینی خۆمان نەدزین لە بەعضە واقع. ئێستا زۆر جا قسەیەکی زۆر خۆشەیە ئەڵێ ینی نابێ ئەمڕۆ بە تێگەیشتنی خۆمان بۆ ئەمڕۆ بڕۆین تەحلیلی مێژوو بکەین، چونکە ئەو کاتە هی نابین، ینی منصف نابین بە حەقی خۆمان. بەڵێ لە کاتێکە مەسەلەن موچەدان و تێگەیشتنی موچەدان لەسەر ئەساسی مەسەلەن لەوانەیە سیاسی و حزبی و ئەو بوو بۆ دەنگدەر، بەڵام ئێستا فعلەن گۆڕاوە ئەجنداکە گۆڕاوە بۆ خزمەت سێرڤس. خەڵکیش وعیەکی پیا بۆ لە لای تاکە کەس کە ئەیەوێ جادەیەکی باشە بێ و ئەوێ مەسەرەن تەندروستیەکی باشە بێ. ئەزانێ من ناوەندی ژیانی تاکە کەس ئێستا 60 بۆ 65 بۆچی لە وڵاتێکی تر 70 چۆن ئەگاتەوە. کەواتە هەموو وەزارەتەکان لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بە کارنامەکە بە گشت حزبەکانتان وعیەک و پێشکەوتنێک دروست بوو لەلایەن ئایا مەفهوم تێگەی چەمکی حکومڕانی چییە ئێستا و پێش 15 و 20 ساڵ، یعنی نمووەکی ئەوەیەک. دوو ئەمەیە بڵێم مادەم ئەم تێگەیشتنە هەیە کاک یادگار، ریفۆرم ئینتیقامکردن نییە، ئەوەش ئەبێ بزانین، ینی حکوومەتیش ئەوە زانێ و هیوادارم تاکە کەشیش ئەوە بزانێ. بەڵێ شتێکی سایکۆلۆژی هەیە کە ناعەدالەتی ئەبینێ تاکە کەس و منیش هەستی پێەکەم، بەڵام ناعەدالەتی ئەبێ چاکی بکەینەوە، ئەبێ چەمکی هاوڵاتی لە نێوان منوان ببێ بە حەکەم لێرە، نەک ئینتیقامکردن لە خەڵک بۆ خەڵک. بۆ ئەو پرسیارەی کە جەنابەت ئاراستەی دکتۆرت کرد وتە لە ناکاو ئەبێ بیکەین، طبیعی نە، حتا کە هەڵە بێ دانی موچە یان پلەیەک بە تاکە کەسێک تازە بۆ بە حەقێکی مکتسب. پرسیار ئەوەیە حتا لە لایانی قانونیشەوە پێڵێن حەقێکی مکتسب. سوال ئەوەیە ئێمە چۆن ئەمە ڕاستی بکەینەوە، نەک ئینتیقامی لێ بکەین. بۆیە حتا من تۆزێ لەگەڵ ئەو وشەنیم بڵێم دژایەتی گەندەڵی خۆی کۆمباتینگە، خۆی یعنی بتوانم مکافحەی پیان عیلاجێکی بۆی بدۆزمەوە، بەری پێ بگری. بۆیە ئەبێ ئەرێنی بین کاک یادگار، یعنی بۆ چوونمان بۆ ئیسلاح ئەبێ ئینەکی ئەرێنی بین. بەڵێ لە ناو ئیسلاحە لە ناو ریفۆرمە لە ناو چاکسازیە ڕقابەش هەیە و عقوباتیش هەیە، بەڵام لایەنی تەکنیکی و فەنی و ئەخلاقی و ئینسانیشی هەیە کە تۆ ئێستا موچەی تاکە کەسێک لە ناکاو بیبڕی، ئەم تاکە کەسە خۆشی خێزانی هەیە، بە هەڵە بەڕاست هینی خۆی دیدەی خۆی هەبووە، پلانی خۆی هەبووە بۆ ژیان بۆ 10-15 ساڵی تر لەوانە شتی کڕی بێ ئێستا قست ئەیە. بۆیە ئەمانە من متەئەکدم حکوومەتی هەرێمی کوردستان وەکو مامۆستایەکی زانکۆوە نزیکی شم چونکە مهتەم بە مەوزوع ئەمانە هەمووی بەرچاو ئەگرێ، کەواتە محاولە ئەکات هاوڵاتیانی شەو قەلەقییان نەبێت. بەڵێ هاوڵاتیان ئەبێ متمانیان هەبێ کە ڕاست ئەکاتەوە حکوومەت، بەڵام بە شێوەیەکی تەندروست و ئەخلاق بە ئەخلاقیانەش ینی ئەثیکەڵیش بێ. چونکە من ئێستا بزەبت هەست کە مەسەرەن دکتۆر بە ناعەدالەتی ئەژی لەسەر حسابی من، بەڵێ پێم خۆش نییە، بەڵام چاوەڕێی ئەوە ئەکەم چۆن ئەمە عیلاج بێ بە شێوەی کردی، نابێ پەرتاوازە بێ پەیوەندیەکەی بینی من و ئەوەینەوە. بەنسبەت مەسەلەکەی ترکاک مەسائلی هەیاکلەوە ئێستا گومانیتیانی زۆر وازەحە، ئێمە کەرتێکی تایبەتمان هەیە نسبیەن بچووکە و زۆر کارانیە باشە لەگەڵ کەرتێکی گشتی
زۆر گەورە باشە و ئەویش زۆر کارە نییە. دەبێت چی لێبێت کە زۆر جار باسمان کرد دەبێت کەرتێکی گشتی بچووک و بەهێز زیرەک بێ هەبێ بچووک نەک بچووک ینی هێزی نەبێ سمارت لین پێڵێن ینی باشە کۆک لەگەڵ کەرتێکی تایبەتی گەورە واتە ناتیجی مەحەلی ئەنجامی هین ناوخۆیی و هینەکەی بەرهەمەکەشی زۆر بێ گەورە بێ کارا بێ ئەو حکوومەتە کۆکە بتوانێت نەک کۆنتترۆلیکە سەرپەرشتی ئەو واتە ئەوە لە ڕووی استراتیجیەوە لێبێت بۆی وای لێبێت کاکیادگار ئێمە چی لە کەرتی گشتی ئەەکەین طبیعی کە من دژی وشەی گشتیم چونکە خۆی پابلیک سێکتەرە نەک جێنەرال سێکتەرە یعنی کەرتی خەڵک پابلیک ئەدمنستریشن بەڕێوەبردننی کار و باری ملت کە وشە زۆر تەسیرەکە لە فعل لە شتێکە لە زمانە جەناب زمانەوانی کە وشەیەک نەبێ یان خەڵک باش تێنەگا ڕەفتارەکەشی پابند دەبێ بۆ تێگەشتن باش کەرتی گشتی کەرتی ببوورە پابلیک کەرتی خەڵک ئەبێ بەچی تەنزیمەکەی پەیکەرەکان هەیە کلی تەنزیمەکە زۆر گەورن متەزەخەمن بۆ لەبەر وەکو باسم کرد حکوومەت تیجاهەکەی واهی بوو با پارە بدەین با پارە بدەین نەک لەبەر ئەوەی متەئامر بووە با بیرمان نەچیانی لەوانەشە جزئێکی ئەوای بێ بەڵام هیچ نەبوو کاکە لە کوردستان دووەم سیناعەت نەبووە زیراعەت نەبووە ینی شتێکی دارماوە ئێستا بەرەبەرە ئیعادەی هەیکەلێک سەر لە نوێ ڕێکخستنی هەیکەلەکان بەچی کاکە ئەڵێن سەیرەکەین کۆمەڵە ڕێنمادان وەسپی وەزیفی دائەنرێ جۆب دیسکریپشنەکەیە خەڵکەکە ئەیهێنین بزانی کێ باشە بۆ ئەمیشە لەم حاڵەتە خەڵک دەرناکرێ و فرێدرێ بۆ جادە و تەواویتر نەخێر ئەبێ بەعزە سیاسەتێک هەیە کە پێڵێن سیاسەتی خزمەتی شارستانی سیڤڵ سێڤیس یان پابلیک سێڤیس لێرە پێڵێن تۆ ئەم خەڵکانە چی لێکەی هەیە مەسن زۆر بە تەمەنە لەوانەیە ئۆفەرێکی بدەیتە بڵێ کاکە تۆ زووتر دەرەچی لە حکوومەت تۆ تەقاعدەبی بەڵام مەسەلەن ئەمەنە پارە ئەدەین بیسالەوە قسەی خۆمە ناڵم ینی قسەی حکوومەتە ئەوەنە پارە دێنێ بۆی بدەرچی لەم سەمێکە یان ئەوانەی کە بچووکترن لە تەمەنا هێزی کاریان هەیە لەوانەیە بچن بۆ کەرتی تایبەت بەرامبەر ئەوەی تۆ بەعزە ڕسوومێک بەعزە ئیعفاءاتێک ئەیدەی بەت کەرتی تایبەت بۆی خەڵکەکە بچێتە ئەوێ کەرتی تایبەتیش کەرتی تایبەت بزەبت گەورە ئەەکەی کارا ببێ کەرتی گشتیەکە بچووکێکتە بۆی پارە زۆر سرف نەکات بەڵام هێز بێ سپاسانەکەم دکتۆر بمبورە نزیکە بمەوە لە کۆتایی بۆیە زیاتر بروسکە پرسیارەکەم کاکە ئاسۆدێمەوە خزمەتی جەنابتان سەبارەت بە وتارەکەتان کە لە بڵین لە سایتی کوردستان 24 بڵاو کرابەوە تواناسازی نەوت ینی پێم خۆش لەوێ قسەیەکشم بۆ بکەی لەسەرەوەی کە لە دوای ڕاپەڕینەوە هەرچی خەڵکی گوند و لادیەکان بوو هێنایەنەوە لە شاردایان مەزراندن و تەعینیان کردن و لە ئیشە سەرەکیەکە کە دڵیان پێی خۆش بوو دوور خرانەوە بۆیە ئێستا قورسە جارێکی دیکە ئاوەدانی بگەڕێنینەوە بۆ ئاواییەکانمان بۆ دێهاتەکانمان بۆ گوندەکانمان لەگەڵ ئەوەشدا تاقە چارەسەر ئەوەیە کە خەڵک ڕووبکاتەوە گوند و لادیەکان بۆ ئەوەی داهاتەکانی حکوومەتی هەرێم و خەڵکیش فرەچەشن بێت چاو هەر لەسەر نەوت نەبێ دڵی حکوومەت و وڵاتیانیش لەگەڵ نرخی نەوتە هەڵبەز و دابەز بکات فەرموو کاکە ئاسۆ بەڵێ زۆر جوانە کاگیادگاریانی ئەمە پرۆسەی بە فرەچەشنکردنی داهاتی ناوخۆییە لە هەرێمی کوردستانە وەکو لە کارنامەکەی حکوومەتی هەرێم و لە یاسای چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستانی شابێگومان ئاماژەی بۆ کراوەکە ئەبێ فرەچەشن کرێ داهاتی حکوومەتی هەرێم ئێمە وەکو پێشتریش ئاماژەم پێکرد سێکتەری نەوت زۆر گرنگە ئێمە یعنی ڕیفۆرمی ڕیشەیی لە سێکتەری نەوتا بکەین تەنها دەرهێنانی نەوت بەز نییەوە فرۆشتنی نەوت بەز نییە پێویستە ئێمە کار لەسەر ئەوە بکەین کە ڕوانگەیەکی استراتیژی ڕوانگەیەکی ئەکادیمی ڕوانگەیەکی زانکۆیی بۆ نەوت هەبێت ئێمە چۆن نەوت هەناردە ئەەکەین بۆ دەرەوە لە قازانجی نەوتە زۆرترین کاگیادگار بە هەدەردان و بڕی پارەی فەوتاو لە نەوتی هەرێمی کوردستانە بریتیە لەو لە قازانجەکەیە کە ئێمە نازانین ئەو پارەیە بۆچی بە ئەو پارە زۆرە ئەو پارە مۆڵە ئەدرێ بۆ هەموو کۆمپانیا بیانانەی کە نەوتی هەرێمی کوردستان دەرەهێنن و زائیدەن ئێمە ئەوەندە فۆکەسمان خستووەتە سەر نەوت تەواوی سێکتەرەکانی تر لە حکوومەتی هەرێمی کوردستانە وەکو پیشەسازی وەکو کشتتوکاڵ وەکو وەبەرهێنانی دیکە وەکو با بڵێن سیاحەت لە کوردستانە ئەمانە هەموو پشتگوێ خراون ئێمە بە جۆرێک لە جۆرەکان ئەبێ عیلەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ببینین نابێت تەنها ئێمە بەڕاستی ئێمە کۆمەڵێک
دەستەواشە هەیە بەکارێنین لە هەرێمی کوردستانە فۆکەسەکەمان زیاتر خستووەتە سەر زیاتر نەوت و زیاتر موچە و دەرماڵە و ئەمانە زۆر زاویەی بچووکەیە لە هەرێمی کوردستانە کەرتی گەورە هەیە لە هەرێمی کوردستانە ئێمە دەستمان بۆ نەبردووە نەمانتوانیەوە بەرهێنانی تیا بکەین لەلایەکی تریش مەسلەی چاکسازی شتێکی تر هەیە بەبێ ئەم دوو ڕەکیزە ئەساسیە هەڵەیە ئێمە باسی چاکسازی بکەین یەکەمیان بەڕاستی ئەو بەستەڵەکە سیاسی لە هەرێمی کوردستانە لە ماڵی کوردی لە نێوان حیزبە سیاسیەکانە دروست بوو ئەم بەستەڵەکە سیاسی ئەبێ بە تەواوی بڕێوێتەوە دوو پێویستە پەیوەندیەکانی خۆمان عیلاقاتی خارجی خۆمان بە تایبەتی لەگەڵ ناوەندی حکومڕانی لەگەڵ بەغاو لەگەڵ دەوڵەتانی دراوسیا بە جۆرێک فۆرمەڵە بکەینەوە کە بتوانین چۆن مامەڵە عیلاقاتی خۆمان چاکەکەین لەگەڵ دەرودراسەی خۆمانە ئێمە هەتا ئێستا کاتێک کە نەود نرخەکەی بەرزە بێتەوە ئێمە ئەو کاتە بەڕاستی بە هیچ شێوەیەک بیر لەوە ناکەینەوە کە وەفدی دانوستانکار بنێرین بۆ بەتا کاتێک بیرمانەکەین ئەکەوێتەوە کە دانوستانێکی عقلانی لەگەڵ حکوومەتی بەغا بکەین ئەو کاتەکە نەوت دابەزیەوە لەبەرەوە ئێمە ئەبێن ناوەندێکی توێژینەوەمانە بێ بۆ نەوت بۆ جۆرەکانی نەوت بۆ هەڵبەسوودابەزی نەوت و بۆ ئایندەی نەوت هەم لە جیهان هەم لە ئۆپێک هەم لە وڵاتانی دەرودراوسیا بۆی بزانین ئایا ئایندە و داهاتی نەوت لە جیهان و لە وڵاتی ئیقلیمەکانە چۆنە و چۆن نییەوە ئاستی فرۆش و ئاستی خەزنکردنیان بەکوێگا لەبەرەوە هەموو ئەمانە کاگیادگار پێویستی بەوە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاوە کارنامەیەکی جددی ئەجەندایەکی جددی دەست پێ بکە بۆ ئەوەی ڕیفۆرم و چاکسازیێکی تەواو لە هەموو ئەم سێکتەرانە بکات هەر بشیت کاک ئاسۆ لە دووبارەیەکەمەوە لەبەرەوەی چاکسازی لە ئەنجامدا لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دیسان با بچینەوە لای ڕای کۆمەڵێک هاوڵاتی ئەزیز لە شارەکانی سلێمانی هەولێر دووەک بزانم چی دەڵێن سەبارەت بە چاکسازی و گرنگی خێراکردنی هەنگاوەکانی چاکسازی لە هەرێمی کوردستان پێمان باشە چاکسازی بکرێت چەندی ساڵە چەندی چار خولی پەرلەمان ڕۆژێت چەندی ئەندا پەرلەمان خانشین بوونە بە موتەکی زۆر پێمان باشە ئەوانە نیۆ بکرێتەوە یان کەندر ببڕێت دەرچی پەیمانگایەکی زۆر هەیە یان دەرچی کۆلێشی هەتا ئێستا دانەمەزراون بەنسبەت چەندین بەڕێوەبەری گەشتی وەزیر هەیە تەقاعدبوونە هەتا ئێستا بێەوە یەک ڕۆژ داوامیش بکەن پێم باش ئەوانە ببڕێن هەتا دەرچی کۆلێژ پەیمانگاکان دامەزرێت وڵی ئێمە لەگەڵ چاکسازیەکەین کە چاکسازی حەقیقەکەی بێ بەڕاستی خەڵک هەمووی بێزاد بووە یعنی تاکەی بە هەر بە شیعارا دەڵێن چاکسازی بەڵام ئێمە ئەمانەیە چاکسازیەکە حەقیقی بێ حکومەت دەست پێ بکە هەز موچە خۆریە مستحقە قەیچێکە با موچەکەی باتێ بەڵام ئەوەی کە مستحق نیە تا ئێستا وەری گرتووە ئیتر تاکەی یعنی خەڵک بێزاد بووە بەڕاستی خەڵک ژیانی گەشتووە تا ئیتر ئەوەی کە مەبدە و مەژی ئەژی ئەوەی کە موچەی خۆی هەبوو مستحق بووە موچەکەی خۆی باتێ ئەوەی تا ئێستا مستەفید بوو موچەی بە بەلاش وەرگرتووە ئیتر لەمە و دوابا یعنی حکومەت بەخۆیان بچێتەوە خەڵک بێزاد بووە یعنی خەڵک گەشتوت ئەوەی کەلوپەلی ناوماڵ فرۆشێک بەڕاستی خەڵک یاوێتی لە دڵی چاکسازی ئەگەر حکومەت بیکە و بەڕاستی بیکە و ڕێکوپێک بە هەمومان لەگەڵیان ئێکیش بنەمای دادپەروەریە کۆمەڵاتی ئەڤە موچیاندا پەرلەمان و وەزیر و مدیر عام و وەکیل هەمیە نزیکی پێڤەرێن یەکسانی و دادپەروەریە کۆمەڵاتی بدەبەژێ ئەڤە داخواز هەمی خەڵکی کوردستانیە چونکی 4 ساڵە تو دێ بیاندان پەرلەمان قەناعەتام تو تشێ بزەڤری سەروی کاری خۆ ئەی بنوکەتە ئەنجام دای ئەو تو تشێ پارەی گەلێکیم خزمەتە خەڵکی بکە چونکی پەرلەمانتاری کارێکی خۆ بەخشێتە ئەنجام دارێن نەبەرامبەر هێندێک امتیازات و موچە گەلێکی بلندە وەکو گەنجێک من بەڕاستی وشەی هەر چاکسازی بۆ خۆ بە پیرۆز دانێم پێویستە چاکسازی هەر تەنان لە ناو تاکی کۆمەلگاکەمانە ناخ خوددا چاکسازی بکرێت تەواو ئەو گەندەڵی و فەسادی کە بۆ نێسەر لە ناو حکوومەت لە زۆر مەکان و شوێن و جێتیش دیکەشە هەیە ئەم چاکسازیە کە ئەبێتە بنبڕکردنی ئەم گەندەڵیانە بەڕاستی من 100% کە لەگەڵ یام بۆ ئەوەی کە دووبارە ئاهێکی تر و بژانۆیەکی تر بەناو کەرت و سێکتەرەکانی حکوومەتە بێتەوانێ بۆ ئەوەی کە هاونیشتمانیان و هاوڵاتیان دووبارە بحەوێنەوە لە ناو چەتری حکوومەتێکی پڕ لە ئاشتەوەی ئاوەدانی و پڕ لە چاکسازیدا بێگومان ئەڤروکە چاکسازی هەزر و داخوازی و پێدڤیاتیە نیوخوازیە تەوایە جواکی کوردستانی
و بە تایبەتیژی ئەو تەخ و چینێن و هەست بێتکەن مافێوانیە هاتیە خارن و شێوەیەکێ نەڕاست و درست لادانیە هاتیەکردن و گەندەڵیە هاتیەکردن هەندێکن و نەشایستە یعنی امتیازاتن شایستە و امتیازاتن گەلێکت مازنیان پێداین لاما ئەڤروکە ئەرکێکە سەرملین سەرکرداتیە سیاسیە کوردستان حکومەت هەرێما کوردستانê pengavên cidî îradeyeka polayîn pavêjin و alayê çaksaziyê helgirin û çaksaziyê bikene warê cêbecêkirinê da dibît hindek astayîn kebin hindek berjewendîxwazên xweperist rêgiriyê lê bikin lê dimahêk car jî bi şêweyekî zûrîne gel piştevan e و paşerû jî bi wî serkirde bi wê parta siyasî ye eva ku hewl bidetin ku evê çaksazî bikene warê cêbecêkirinê da بەڵێ زیزانەوە ڕای هاوڵاتیان بوو خۆتان بینیتان و گوێتان لێی بوو هەموو قسەی زۆر باش و جددیان کرد بە ڕاشکاوی دەردەدڵی خۆیان کرد بەڵام ئەوەی زۆر گرنگ بوو لە قسەی یەکێک لە هاوڵاتیەکان ئەوە بوو کە ئەگەر حکوومەت جددی بێت هەمووان هاوڵاتیان بە تایبەتی کە هێزی ڕاستەقینی حکوومەتن پاڵپشتی حکوومەتەکەن لە چاکسازی چونکە تا ئێستا هەنگاوی جددیان نەبینیوە سەبارەت بە چاکسازی بۆیە ئەو متمانەیەش وەکو پێویست دروست نەبووتەوە بەڵام ئەگەر لە سەرەتاوە دژیشی بۆستن لە ئەنجامدا بۆیان دەرەکەوێت کە چاکسازی تاقە بژاردە و فریادڕەسە و پشتیوانی لە هەنگاوەکانی حکوومەتی شەکەن بێگومان من پێشەوەی بچمەوە خزمەتی میوانەکانم وەکو کۆتا پەیامیان لێوەربگرم ینی بابەتی دیکە هەیە لە ڕێخستنەوەی باج لە تاپۆ لە دەواازە سنووریەکان لە مامەڵەی حکوومەت لەگەڵ کۆمپانیەکانی نەوت سەبارەت بەدانی باج زۆر بابەتی دیکە هەیە کە ئێمە هەوڵەدەین لە داهاتوویشی لەسەر بکەین چونکە حکوومەت هەنگاوەکانی ناوە و دەستی پێکردو وەرگرتنەوەی و قەرزانەی کە لەسەر حسابی هاوڵاتیان یاریێمی کوردستان کراون زۆر بابەتی دیکەش دکتۆر ئەحمەد من کاتم تەواو لە کۆتایی نزیک بۆتەوە ئاماژە بە شتێکی بچووکە دەم زانیاریەکان باس لەوەکەن کە لە مانگی داهاتووەوە تقریباً 400 پەرلەمانتار موچەکانیان لە 6 ملیۆن و زیاترەوە دێت بۆ 3 ملیۆن و کەمتر ئەگەر 400 پەرلەمانتار وەکو هاوکێشەیەکی بیرکاری سەیری بکەین 400 پەرلەمانتار کە ڕەتی 3 ملیۆن دینار بکەین بۆ یەک مانگ دەکاتە 1 ملیار و 200 ملیۆن دینار ئالێرەوە قسەی خۆتم بۆ بکە چەند گرنگە چاکساز زۆر سپاس خۆی یەکێک لە کێشەکان کە لە کوردستان زۆر قسەی لەسەر دەکرا بەسەرەی نەعادالەتی واتە بەرزی پلە باڵاکان کە مەخۆم یەکێک لە پلە باڵاکانەوە بە دەرەجەی وەزیرم فعلەن ئەو قانونە تاڕادەکی باش ئەو مەسەلەی چارەسەر کردووە چونکە کاکتۆر خۆی شارەزای لە فەن ئیداری ئەوانە تۆ لە وڵاتان پلە باڵا و تایبەت چیان ئەوانن کە سەرکردایەتی هەیکێلی ئیداری لە وڵاتە دەکەن لە سەرۆکایەتی یاریێم لە سەرۆکایەتی حکومەتە داوم دەستگاکانە بەڵام بە تەکید دەبێ موچەی ئەوان لەگە کەمترین موچە جۆرەك لە تەناسوبی تێدا بێت کە ئەوە خاڵێکی باشە دوش من حەزمکەوە بزانام زارشکە ناگەڕێ وەکو دەستی دەستپاچی ئێمە لە ڕێگەی حەوت تیم کە دروستمان کردووە بۆ بەشە جیاجیەکانی یاساکە دەست بە چاودێری جێبەجێکردنی یاساکە دەکەین چونکە هەم لە یاسای چاکسازی دەستی دەستپاچی ڕوبەڕووی ئەوە کردێتەوە کە چاودێری بکە هەمیش لە خودی یاساکەی خۆمان کۆمەڵک دەسەڵاتمان پێدراوە ئێمە بە جددی دەکەینە چاودێریکردنی ئەو پرۆسی جێبەجێکردنی یاساکەوە بۆ هاوکاری دەبێت و هەموو دەسەڵاتی خۆشمان بەکاردەین لە هەر کاتێکا لا شوێنێکە ئاستەن کە بێت ئێمە دەسەڵات یاساییمان هەیە کە بتوانین لێ بچووکەین. دکتۆر هێژا کۆتا پەیامت زۆر بەکوتی بەڵێ کاکیادگار ئەوەی کە بینیمان ڕاستە حەقە خەڵک هەستەکە لەوانەیە بەعزە موچەیەک ناعەدالەتی تیا فەرقێکی زۆر گەورە لە کاتێکە لەوانەیە گونجاو بوو ئێستا گونجاو نییە کەواتە تێگەیشتێک هەیە لەلای خەڵکیش پێویستێک هەیە و حکومەتیش ئەمە تێگەیشتووە ڕێکخستنەوەی ئەم یان ڕێخستنی ئەم موچانە بەڵێ دێت لە ناو یاساکە و یاساکە بەشێکە بالموناسبە لە هەموو پرۆسی چاکسازی کە لە مانگی چوارەوە دەستی پێ کردووە و بەرەو مانگی حوتە ڕوات بەڵام من حەزەکەم یەکشت ئیزافە بکەم بەڵێ موچەی نامەعقول ئەبێ معقول بکرێ بەڵام ئەمە چارەسەرێکی استراتیجی نییە بۆ وڵاتەکە ئێمە بەڵێ بتوانین موچە بدەین گرنگە بۆی خەڵک بژی ئەو ملیارەی کە جەنابەت باسە کرد باشترە لەوەی نەبێ بەڵام پرسیار ئەوەیە ئایا ئەوەیە ئامانژمان لە ئەخیرا کە وتمان کردی گشتی ئەبێ لە کۆتا بێ بچووک بێ خۆ هەردانی ئەو ملیارەش چارەسەری ناکە بۆیە ئەوەش ڕاستە و بەڵام ئەبێ بە فراوانتریش سەیری مەوزوعی چاکسازی بکەین و خەڵکیش وەکو جەناب بفەرموویت زۆر گرنگە تێبگا لەم پرۆسە لەگەڵ حیزبەکانە. سپاسانەکەم کاک ئاسۆ زۆر بە کورتی کۆتا پەیامی خۆتان لە بمبوورەواڵێم لە سی چرکەیە.
زۆر سپاس لە ڕاستیە تەنها من ئەمەوێ ئەوە بڵێم هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ موجامەلە ئەم جارە بە ئیرادەیەشی بەرزەوە پەنجە بخاتە سەر هەموو ئەو برینانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و ئابووری هەرێمی کوردستانی بەرەو داڕزان بردووە. سوپاسانەکەم کاکە ئاسۆ عەبدوڵەتیف دکتۆر ئەحمەد ئەنوەر دکتۆر هێژاسندی سوپاس بۆ کاتی بە منتان بەخشی بەڵێ بینەرانی ئەزیز کۆتا پەیامی منیش ئەوەیە پێویستە چیتر هاوڵاتیان هەست بەوە نەکەن کە مامۆستایەک بە 45 ساڵ خزمەتەوە موچەکەی لە پەرلەمانتارێک کە 4 ساڵ لە پەرلەمان بۆ ڕەنگە وەکو پێویستیش خزمەتی نەکرد بێت جیاواز بێت ناکرێت مەکتەبی سیاسی حزبەکان بە سەد حیمایە و پاسەوانەوە ژیانێکی خۆش بەسەر بەرن بەڵام هاوڵاتیەک وەکو هاوڵاتیەک ئاماژەی پێدا شتەکانی ناوماڵی خۆی بفرۆشێ بۆ ئەوەی بتوانێت ژیانێکی سەربەرزانە بژی چاوتان ماچەکەم هەر بژی.